تماشاوانین پربها بیسرین هجا افدم هوا باش از برای هوا نزیر کادانی جارک دنهاتی نفدی داره وین برس بو پیشکش کرنا زنجیره کادیتر البرنامه بکردی افجاره دی بحث لپرسا جینگه کین وک ارکک اولی یا دیارکو الپنج حزیرانا هر سال ولاتین جیهانی اوه یاده ساخت کنوو اتیتا بحث کرن افیکه جی اوه راستیه پشترازتن کو گلان جیهانه و جواکین جیهانه و چوکو تاکو چل سر آستی جواکی پیکولاوی چندید کن داکو دروش من جنگهی الدروشمان بهنه و گواستن بو کردارو بو پراکتیک ادبیاوی یاسایی دا ادبیاوی سیاسی دا و ادبیاوین ایداری و ریکارین ایداری دا اوجی همی بوه ایکیه داکو ام بکارین جیانکا دوستانه ادگل جنگه ببین سر و دیسان تنه اوه بیرهاتنکا جیهانی نیه بلکو بیرهاتنا وی چندیه جی کو ام هردم هم بر جینگه برف باشتر بچین داکو بکارین جینگه ها مروفاتی بگشتی و سروشتی بپارزین الپیساتی و التشتین خراب بجی بباز زانیت نوا برنامه بکردی دا افجاره تیروانینکا آینی دا تماشای بیاوی جینگه بکین ادگل زوربارس ماموستا عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی و خیراتنکا گرم جناب ماموستایت کن زور بخیر ماموستای سلامت بی ماموستای برس اگر ام دما بحثا جینگهت کین بحثا سروشتیت کین پاراستنا سروشتیت کین پیتویم بزانین که تشتین هری سرکی وکو بنما بو پاراستنا جینگه چه تشتن تایبتیش آلیه اولیفه بله بناوی خوی بخشنده مهربان دیاره ابتوان اماجه با سی چوار خاله بکین وکو کمی کاتی برنامه بله اوش اوه یکم شد که لروی آینی و بوچی گرنگه بايخ باجين قبدين همیشه ئێمە تەماشای دەڤەرەکانی کوردستان دەکەین زۆر جار جوبیستی ئەوە دەبین دەڵێن پاراستنی ژینگە لە دەڤەری بارزان بۆ بە کەلتور چۆن بەو بە کەلتور چونکە بڕوایەک و باوەڕێک لە پشتێوەیەتی کە سوودی وەرگرتووە لە وتەکانی خوددا و لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر کاتێک کە بەو شێوەیە تەماشای سروشت و گیان لەبەر و ڕووەکەکان دەکەی تۆ هەست بە بەرپرسیارەتیەکی گەورە دەکەی ناتوانی دەست درێژی بکەیتە سەر پێکێنەرەکانی ژینگە بۆچی چونکە یەکەم شت ئەوەیە کە خودای گەورە لە قورئاندا داوامان لێ دەکا ئەرک و بنەمای یەکەم بۆ ئێمەی مرۆڤ چیە بریتە لە هاوسەنگی هاوسەنگی بەمانەی ئەوەی کە خوددا دەفەرمێ و ئەنبەتنا فیها من كل شيء موزون هەموو شتێک بە وەزنە و هەموو شتێک دیاری کراوە کێشان و پیوانێکی داد پەروەڕە ڕاستە کەواتە ئێمە ئەڵێن پیسبوون لە ڕاستیدا هەر مانایی کە ئەڵێن تەلەوث بە عەرەبی و بە کوردی دەڵێن پیسبوون و بە ئینگلیزی ئەڵێن پۆلیوشن دەڵێن چییە هەر خۆی پیسبوون و پیسکردن بریتە لە تێکدانی ئەو هاوسەنگیە تێکدانی ئەو هاوسەنگیە بریتە لە پیسبوون کەواتە ئێمە بەکو بنەما خوددا پێمان دەڵێ خوددا بە هاوسەنگی ژینگەی دروست کردووە ئێوە مەبنە هۆکاری تێکدانی ئەو هاوسەنگیە کەواتە لێرەوە بەدەر لەوەی ئێمە وەکو بڵێ تەماشاکەین حکوومەت دەمان بینێ کامیرە دەمان بینێ ئەگەدا ئەوانە شتێکی دووەمن کاری یەکەم ئەوەیە کە منی باوەڕدار تۆی باوەڕدار ئەوی باوەڕدار ئەوە تەماشا بکە چۆن ئەمە ئەتوانین هاوسەنگی بپارێزین کە خوددا فەرمی وەکولوا وەشربوا ولا تسرفوا ئیسراف بریتە لە تێکدانی ئەو هاوسەنگیە وەختی ئەو لە زیاد چۆن دەڵێ لە بڕی زیاتر بەکارهێنی وەختی خاک پیس دەکەی وەختی هەموو ئەمانە دەکەی تۆ هۆکارێکە بی بۆ ئەم ئیسرافە بۆچی ئەبێ مسریف نەبین بەڕاستی ئەگە بڵێ تۆ ئیسراف مەکە زیادە ڕەوی مەکە لە بەکارهێنانی پێکەنەرەکانی ژینگە لەبەر ئەوەی فلانە کەس وا ئەڵێ کەسێک وا دەڵێ لای تۆ ئەبێتە شتێکی گەورە بەڵام ئەوەندەمان بەس بێ کە خوددا دەفەرمێ ئینەه لا يحب المسرفین یعنی ئێمە بەڕاستی خەسارەتمەندین کاتێک کە خوددا ئێمەی خۆش نەوێ بۆ ئێمەی خۆش ناوێ ینی ئەگەر ئەم ئاەتە بکەی بە کوردی خوددا دەفەرمێ بخۆن و بخۆنەوە و زیادە ڕەوی مەکەن چونکە خوددا کەسانی زیادە ڕەوی خۆش ناوێ ئیدی دەبێ ئینسانی باوەڕدار لەمە بترسێ اینجا ئێمە کاتێک کە ئەم کارە دەکەین دەبێ بزانین خوددا هەموو ڕۆژێ چونکە خوددا دەفەرمێ كل يوم هو في شأن خوددا دەستی بەمبوونەوەرەوەیە بە بەردەوامی ئەوەی کە ئینگلیز پێی دەڵێ ڕیکەڤەری و عەرەب پێی دەڵێت تەعافی و ئێمە پێی دەڵێن چاکبوونەوە ئەگە بەکردەوەی خۆمانمان لەگەڵا بکە ئێمە ژینگەمان وێران کردووە بەڵام ئەوە هەموو ڕۆژێک و هەموو ساتێک کە خوددا چاکی دەکاتەوە بۆی خوددا دەفەرمێ وەڕەبوکە الغەفور ذو الرەحمە خودای خاوەن بەزەیی میهرەبانی لەو یؤاخذ الله بما کەسەبوا ئەگەر خوددا بەکردەوەی خۆمانمان لەگەڵا بکە
لعجل لهم العذاب بەڵێ تووشی ئازار و ناخۆشی دەبین بۆیە کوردەواری قسەیەکی جوانی دەهێ دەڵێ خدایە بەکردەوەی خۆمانمان لەگەڵدا مەکە جا ئەمە خدا چاکی کردووە ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها خدا ببردوامي چاکی دەکاتەوە ئێمە نابێت هیچی بدەینەوە چونکە خدا دەفەرمێ ذلكم خير لكم إن كنتم مؤمنين ئەگە باوەڕدارن ژینگە پیس بەڵێ مامۆستا جەنابێ تامۆژەدەوەی چەندێک کە سروشت بخۆ بخۆ خۆ چێت کەتەوە چونکەوە ئیرادەکە خودداییە مادەم سروشت بخۆ بخۆ چێ بکەتەوە ڕۆڵی مرۆڤی دوێرەدا چیانی چ بکەتن لێرە ئەمە باسەکە لەوەیە ئەڵێم ئەگەر بێت و خدا دەست لە ژینگە هەڵگرێ و دەست لە سروشت هەڵگرێ و بیداتەوە دەستی خۆمان بەکردەوەکانی ئێمە لە مێژ بوو دنیا تێکچوو بوو ئەڵێم خدا ڕەحممان پێ دەکات چووکە بۆیە خدا دەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت ئەو ئێمەین تێکی دەدەین بەڵام کە ئێمە تێکی بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا هێشتا خدا دەفەرمێ بۆ ئەوەی سزایان بدا بە بەشێک لە کردەوە خراپەکانیان کەواتە تێڕوانینەکە قورئانیدا ئەم چاوە بەحەس المژارە ژینگەی بکەین یان خدای مەزن چشمت بێتن ئەم چ بکەین یەکەم شت بریتە لەوەی جێنشینی کە خدا فەرمووی وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة ئەم جێنشینیە بەمانای چی دێ بەمانای ئەوەیە ئێمە شوێنی بوونەوەرانێکی ترمان گرتوتەوە هیدیۆ باسێکی دوور و درێژە ئێمە کەواتە بە کوردەکەی خدا لەسەر ئەم زەویە وەکو چۆن دەڵێن ینی شتێک تو ئەسپێری بە یەکێک ئەگەداری بێ خدا ئەم زەویەی دروست کردووە بە ئێمەی سپاردووە ئەمە ئەرکێکی زۆر گەورەیە چونکە خدا دەفەرمێ إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا كواتيما ببيو بزانين بنزاني وبخرابي خمان ومنزاني وأركيكي زور آسانا قبول ما كردوا أمانة من ورقرتوا كواتا أبي بزانين خدا ئەم زەویەی داوە بە ئێمە وەکو سەرپەرشتیار ئێمە ئاگداری بین جامە زۆر خاڵێکی گرنگە اینجا وسەخر لەکم ما في السماوات وما في الأرض هەمووی وەکو بەردەست خستووەتە بەردەستی ئێمە هو أنشأكم من الأرض ئێمەی لەم ئەرزە دروست کردو واستعمركم فيها داوامان لێ دەکا ئێمە ئاوەدانی بکەینەوە ئەم کارە چووکە بە تەنیا ناکرێ خدا فەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان هاوکاری یەک بن لە چاکەدا هاوکاری یەک مەبن لە خراپەت زۆر باشە مامۆستای بەڕێز هەموو جار ئەم بێ ئەخفترێت بکەین بێژین پڕانیا جیهانێ ئەنکو پڕانیا گردونی ئاڤە زیاتر لە هەفتێ سەدی ئاڤە و هەمان دەمدا gelek جار بەحسا مەترسیە ئاڤێ ژی تێتەکردن و هەندێک جار ئاف مەترسیە سەر ژیانە مرۆڤی ئەرێ ڕۆڵێ ئاڤێ چێت ناوە ژیانە مەدا وەکو مرۆڤ دوو ئاەت بە یەکەوە ببەستەرەوە خدا فەرمووی یا أيها الذين آمنوا استجيبوا لله والرسول إذا دعاكم لما يحييكم كواتا خدا دا فرمي أي باورداران أو بياميك خدا ناردوتي ببيغمبر درودي خوي لسر بياميك أركي چيا بيامي خدا لما يحييكم إيوه دا جيني إيوه بزندور رادكري بانگا شكردني جيانك جيان بكي زور جوان أي خدا فرمي وجعلنا من الماء كل شيء حي لروي واتایی و پیامکی خدا وەکو ئاوایە یعنی ئەم دوو ئاەتە بخەبەران بەریەک پیامەکەی خدا کە بە پێغەمبەر دێنێرە درودی خوای لەسەر چی بوو لما يحييكم ئێمە دەژێنێ بەڵام وجعلنا من الماء كل شيء حي ئاویش هەمان ڕۆڵ دەبینێ کەواتە ئاو هەمان ڕۆڵی پەیامەکەی خدای هەیە لە چی لە ڕووی ئەو سیفاتانەی کە بەرجەستەکردنەوە پەیامە خودەیە ئێمە دەژێنێ کەواتە ئاو پێگەکەی ئەوەندە گرنگە ئەبینی خدای گەورە ئاوان نزیکی یەکتری کردوێتەوە اینجا ئەفەرمێ وأنزلنا من السماء ماء بقدر ئێمە ئەم ساڵ بارانێکی زۆرمان بووە ئابێ بزانین ئەوەش هەربی قەدەرە ئەوەش بە بانای ئەو بڕە خدا ئیزنی لەسەر ئەم بڕێ کە ئێمە ئەم بارانەمان هەبێ کەواتە مادام خدا ئیزنی لەسەر ئەم بڕێ ئێمە هەممان بێ دەبێ هەر دەستی پێوە بگرین هەر نابێ زیادە ڕێوی تێدا بکەین کەواتە ئەمە پێمان دەڵێ ئەو بڕە ئاوەی کە هەموو وڵاتانی دەوروبەرشمان وا دەڵێن ئێستا تورکیا هەمیشە بە عێراق دەڵێ ئەو بڕە ئاوەی کە بۆتان دێ ئێوە نازانن بەکاری بێنن ئەتوانن بە شێوازێکی تر کشت و کاڵ بکەن بە شێوازێکی تر ئاو بەکاربێنن ئەڵێن ئێوە گرفتان لە کۆگاکردنی ئاو نییە گرفتان لە ئیدارەدانەکەیەتی کەواتە مشوان پێدا اینجا بێت تەماشای قورئانکەین ئێمە کە ڕۆژانە قورئان دەخوێنینەوە چەند جاوشەی ئەنهار ڕووبارەکان دەخوێنینەوە چەند جاوشەی یەنابیع کانیاوەکان و سەرچاوەکانی ئاو دەخوێنینەوە چەند جا بدتە بەردەستمان بئر
بیر لە قورئاندا باسی هاتووە چەند جا وشەی بەحر لە قورئاندا باسی هاتووە هەتا پێغەمبەر درودی خۆی لەسەر لە فەرمودەیەکە کە فەرمووی ئیذا مات ابن آدم انقطع عنه عمله إلا من ثلاث لە ڕیوایەتێکی ترا حەدیثێکی ترمان هەیە چوارەمیشی بۆ زیاد کردووە ئەڵێ ئینسان کە وەفاتی کرد ئیتر هیچ شتێکی تری نەماوە کردەوەکانی نەبێت کە بەجێهێشتووە چوارەمیان چییە ئەو نەهڕەن ئەجراه ڕووبارێکی دروست کرد بێ هەر وەکو سوڵتان مزەفەر چۆن لە ڕێ حەجە ڕۆیشتووە چەندین بیری هەڵکەندووە لەو بیابانە بۆ ئەوەی خەڵک ئاویانە بێکەوەتە ئاو مەسئلەیەکی زۆر گرنگە لە کەلتوری کوردەواریشە باسێکی گەڵک باشە مامۆستا جەنابێتە بەحسا گرنگیە ئاوێکرد بوو ژیانێک کۆچەوام دەست پێوە بگرین و مامەڵای کا جوان و تەندروست گەل ئاوێ بکەین هەمان دەمدەمە تشتێکی دیترژی هەیە وەکو ژینگە و وەکو سروشت کە خاکی چ گرنگیە خۆیە ژیانەمەدا خاک و خۆڵ بۆ ئێمە گرنگەکەی لەوەیە کە خوددا فەرمی منها خەلەقناکم وبدأ خلق الإنسان من طين ئێمە کە بەسەر ئەو زەویە ئەڕۆین لە قۆناغی ئامادەیی شعرێکی ئەبوو عەلای معەڕیمان ئەخوێند لە ئەدەبی عەرەبی ئەیگوت خفف الوطأ ما أظن أديم الأرض إلا من هذه الأجساد تۆزە پێ بە نەرمی لەسەر ئەو خاکەدانێ خۆ ئەو خاکەی تۆ پێی بەسەرا ئەنەی هەمووی جەستەی مرۆڤەکانی دیکەیە تۆ ئێستاکەوە ئەزانی خاک و خۆڵە ئێمە خوددا فەرمووی منها خەلەقناکم وفيها نعيدكم هەر لەو خاکەش زندوتە ومنها نخرجكم تارة أخرى بەو شێوازە تەماشای خاک بکەی یعنی ڕەنگە دڵت نییە پێی بەسەرا بنێ جا ئێمەی باوەڕدار لە چۆی ئەم بابەتین تەماشای ئەو هەموو سەیرانگایە بکە تەماشای ئەو هەموو پیسکردنە بکە تەماشای ئەو هەموو شتفڕێدانە بکە اینجا خوددا فەرمووی الذي جعل لكم الأرض مهادا ئێمە منداڵێکی ساوە لە دایکە بێ ئەیخێنە بێشکە و لانکەوە مەهدە بێشکەیە لانکی پێڵێن هەر شتێکی دیکە لە هەر ناوچەیەکە کەواتە خوددا دەفەرمی ئەم زەویە بۆ ئێوە ئەو بێشکە و لانکەیە ئێمە وەمان کردووە ئێوە تەحمل بکە و هەڵبن باشە پێغەمبەر فەرمووی جیاوازی من لەگەڵ پێغەمبەرانی دیکە چیە فەرمووی وجعلت لي الأرض مسجدا وطهورا ئەم خاکە لە هەر شوێن نوێش بکەی ئەتوانی یانە ئەتوانی کەواتە هەموو بستێکی ئەم خاکە شوێنی نوێشکردنە مزگەوتە پێغەمبەر فەرمووی لە فەرمودەیەکی ترا فەرمووی البصاق في المسجد خطيئة تفڕۆکردن لە نێو مزگەوتدا گوناهە تاوانە باشە کە لەو حەدیسەی تریشا فەرمووی درودی خوای لەسەر کە هەموو ئەرز بۆ من مزگەوتە کەواتە تفڕۆکردن لەسەر هەموو بستێکی ئەو خاکە گوناهە ئەم خەڵکە زۆر ئاسانی مامۆستا چاوە مزگەوت جهێکی پیرۆزە خاکژی جهێک پیرۆزە بۆ چونکە پێغەمبەر فەرمووی مزگەوت لە دینی ئیسلامدا تەنها مزگەوت نییە شوێنی نوێشکردن لە دەرەوەی مزگەوت ئەو تا لەو سەحرای لە هەر شوێنێک تۆ ئەتوانی نوێشکەی بۆ نایکەی لەبەرەوەی پیسیان کردووە کەواتە چۆن تۆ لە ماڵی خوددا تفڕۆکەیت و شت فڕێدەی هەر هەمان شتە لەم بوونەوەیە شت فڕێدەی قەدیمە و خەڵکانی بەتەمەن هەموو دەسەسڕ لە جیرفانیان بوو بە دەسەسڕێک دەمی خۆیان نەسڕی تفیان ڕۆ ناکرد ئێستاکە ئەو خەڵکارە بینی بە شێوازێکی زۆر ناشرین بۆیە پێغەمبەر فەرمووی البوساق في المسجد خطيئة وكفارتها دفنها جاران مزگەوت خۆڵ بۆ ئەرزوشتەکانی ئەبێ چی بکردا دایپۆشیایە ئەی ئێستاکە خۆ ئەرزەکە چۆن دەڵێت چیمەندۆیە و ئەرز وەکو دەڵێ قیرە و مەسەلەن مزگەوت فەرشە ئەبێ نەیکە ئەم کارە نەکات بۆیە مەسئلەی خاک ئەوە پیرۆزە بەڵێ مامۆستا بەڕێز دەما مرۆڤ بەحسا ئاوێت کێت و بەحسا خاکیت کەتن حتمما دەبێت بەحسا هەوایژی بکەتن ئەرێ هەوای چ ڕۆڵی خۆ هەیەتنەوە ژیانەمەدا هەوا بۆ ئێمە وەکو هەمیشە دەڵێن مرۆڤ لەژێر دار و پەردووی بوومە لەرزەکانە هەفتە و دەڕۆژ و زیاتریش بەبێ ئاو و خۆراک نەمردووە ئەڵێن تیمەکانی ڕزگارکردن کەسێکیان دۆزیەوە پاشی دەڕۆژ هەیە زیاتر نازانم نەئاوی خواردووە نەخواردن و نەخواردن و خواردنەوە بەڵام ئەم مرۆڤە بە چەند چرکەیەک زیاتر ناتوانێت بەبێ هەوا بژی کەواتە هەوا گرنگەکەی لەوێەوە دەرەکەوێت گرنگەکەی لەوێەوە دەرەکەوێت اینجا لێرەدا خوددا پێمان دەڵێ ئێوە تا دەتوانن هەوا بپارێزن لە دووشت پاڕستن هەوای چاوە بەڵێ لە دووشت بیپارێزن یەکەم لە دووکەڵ دووەم لە غوبار و لە تەپوتۆز بزانە ئێمە خوددا بە باسی ئەسپمان بۆ دەکات سوورەتی عادیات ئەفەرمێ والعادیاتی ضەبحا ئەم ئەسپانە کە دەڕۆن بە تیژڕەوی فەلموریاتی قەدحا یعنی پێیان لە بنی بەردەکان دەخشێت بە جۆرێک سەریعن کە کوچەڵە بریسک و تۆزێک لە دەکاتەوە اینجا فەلمێ فەرموغیراتی سوبحا
ئەمانە چێکە فەئەثەرنە بیهی نەقعا ئەم ئەسپانە کە بەم شێوازە ئەڕۆن چیەکە فەئەثەرنە بیهی نەقعا لە پشتی خۆیانەوە غوبارێک و تەپوتۆز و خۆڵێکی زۆر لە پشتی ڕەوی ئەسپەکانە دەرەکەوێت کەواتە لێرە بمان دەرەکەوێت ئێمە خوددا لە ڕێگەی ئەم ئاەتە پێمان دەڵێ ئەگەر ڕێگەوبانەکانتان خۆڵ بوو ئەوە دەبێت کەواتە ڕێگەوبانەکانتان چی بکەن سەوزایی بێ ڕێگەوبانەکانتان چیمەندۆ بێ قیر بێ چۆن دەڵێ ینی ئەمە فێرمان دەکا بۆ ئەوەی کە تەپوتۆز نەهێڵی هەر ئەمەیە کە خوددا دەفەرموێ قیامەت چییە دەفەرموێ قیامەت فەرتەقیب یەومە تەأتی السەماء بدوخان مبین ئەو دوخانە ئەو دووکەڵەی لە ڕۆژی پێشی قیامەتە دێت نیشانەی ئەوەیە یەغشە الناسە هەموو خەڵک داتە پۆشێ هذا عذاب ئەلیم ئەوە ئازارێکە زۆر زۆر بە سوێ ئەو ئازارە بۆیە لە جۆرێک لە سزاکانی کەسانی تاوانباریش لە ڕۆژی دوایی وجوه يومئذ عليها غبرة هەموو تەرحەقوا قەتەرە غەبەرە ئەو هەموو تۆز و خۆڵەیەکە بەسەر ئەو چۆن دەڵێ تاوانبارەیە هەبوونە دووکەڵێت شتێکی نەرینیت نەوە قورئان ڕاستە یعنی چۆن دەڵێ وجوه يومئذ عليها غبرة ڕوویەک و ڕوخسارێک کە تەپوتۆزی بەسەرەوەیە تەرحەقوا قەتەر دووکەڵش بە دەورێوێتی ئێمە و کۆمیشە دەڵێم بە ئۆتۆمبیلەکانمان لە سەیرانگاکانە دەچنە سەر خۆڵەکە غوبارەکە دروست دەکەن بە دووکەڵی ئەگزۆزەکەشی هەردووکی تێکەڵە کاتەوە ئەو عەزابەی کە لە ڕۆژی دوایی بۆ تاوانبارە ئێستا تووشی خۆمانێکی بەڵێ مامۆستا چیانە مرۆڤیدا هەیە ئستیغنای لە تشتانە بکات ئانکو بکاریتن vê دروست نەکات vê تەپۆتۆزێ دروست نەکات چونکو بەشێکی پێویستیە ژیانە مرۆڤی ئەف تشێت ڕۆژانە بکارتنی تۆزێ دروست ڕاستە اینجا ئەلێرەیە مرۆڤایەتی هەمیشە لە دەوری ئەوەدایە چۆن دەڵێ ئێستا بۆ نمونە ئەبینی کەسێک بەردێک دەبڕێتەوە تەپوتۆزەکە چێکەن ئاوی بەسەراکەن بە بەردەوامی ینی هۆکارەکان هەمووی ئەوەیە کە ئەم ئیشوکارانە دەبێ بکرێ بەڵام بە بەردەوامیش دەبێت زیانەکانی لابدێ باشە مامۆستا ڕەنگە زۆر جار کە بەحسا قورئانە پیرۆز بکەین خەڵکێک وەسا تێبگەیتن کە قورئان تنێ بەحسا نوێژ و ڕۆژی و ئەوان تشتێت عیبادەت و تاعەتی خودی تێتەکردن بەڵێ هەمان دەم کارین بێژین ناوە قورئاندا بەحث لە وزەی ژیهات یەکردن کام چاوە سەر دەریدگەل ڕاستە کەواتە ئەوەی ئێستا وتت ینی مرۆڤ چی بکە جارێکی تر خوددا داوامان لێ دەکا ئێمە مرۆڤ پێویستی بە وزەیە بەڵام وزەی خاوێنیشمان هەیە وزەی ناخاوێنیشمان هەیە سەرنجام ڕووکردنە وزەی خاوێن بۆ ئێمە گرنگە کە خوددا دەفەرمێ خوددا چی کردووە وەجەعەلە الشەمسە سیراجە ئەمە تەنها خۆبینی تشکی ڕۆژ ڕووناکیشمان نەداتێ گەرمیشمان نەدات وانە کەواتە ئێمە لێرەوە بە بەردەوامی باسکردنی هەتاو کە ئەم هێزەی هەیە دەبێت سوودی لێوەرگین چونکە قیامەت کە دادێت چیە بێ ئەم هەتاوە ئەو وزەی خۆی لە دەستەدا ئیتسۆی و ئیدە الشەمس کوویڕەت وانە کەواتە لێرەوە فێر دەبین هەتا قیامەت نەهاتووە و هەتا ئێمە لە ژیانداین با سوود لەم هەتاوە وەرگین کە هیچ کەمیش ناکە هەر سەرچاوەیەکی وزە لە شوێنێکە وەرگری ئەبێ بیکڕی کەمەکاتەوە بەڵام ئەم هەمومان لێی بەرین ئەو هەر لی کەم ناکە کەواتە ئەمە سەرچاوەیەکی وزەی خاوێنە خوددا دەفەرمێ الله الذي سخر لكم البحر ئەمەش جارێکی تر سەرچاوەی وزەی خاوێنە کە لە نێو بەحرەکاندا دەبینی تۆ ئەو هەموو پەروانانە دادەنرێن بۆ ئەوەی کەوا لە ڕێگەی باوە ئەو تا خوددا دەفەرمێ ومن آیاته أن يرسل الرياح مبشرات کەواتە جارێکی تر چۆن هەوا ئەبێ بە موژدەدەر ئێمە لە سەردەمانی زوودا وایە نەزانی و لە سەردەمانی زوو زانی ویانە سوودی هەیە بە جۆرێک لە جۆرەکان بۆ کەشتەکانیان چارۆگەدار بووە بڕوە بەڵام لەم سەردەمە ئێمە بۆمان دەرێکەوە دەتوانین سوود لە توانەکانی وزەی خاوێنی وەکو باوەرگرین لە هەمان کاتدا خوددا دەفەرمێ ئەو کە ظولمات في بحر لجی ئەم لە نێو ئەم تاریکیە یەغشاه موج من فوق موج شەپۆل لە دوای شەپۆل جارێکی تر شەپۆلەکانیش دەکرێت بەکاربهێنرێ بۆ وەبەرهێنانی وزەی خاوێن بڵێ مامۆستا هەمان دەمدان کە بەحسا ڕۆڵی گیانبەرە بکەین یانکو ڕووەکە ناوە ژیانێدا چاوایە چییە ئێمە گە تەماشاکەین قورئان باسی ژینگەمان بۆ دەکا باسی ئاو دەکا باسی خاک دەکا باسی هەوا دەکا باسی ڕۆکیش دەکا و باسی گیانلەبەریش دەکات چونکە ئەم گیانلەبەرە خۆی لە خۆیدا بۆ ئێمە لەگەڵ ڕۆکەکاندا ئەویش من كل شيء موزونة ئەویش بریتە لەوەی کە ژیانی ئێمە بەوانەوە بەندە زۆر ڕوەک هەیە لە ژیانی ئێمەدا سەردەمانێک ئەو نەخۆشیانەی لە سەردەمی ئێستادا هەیە و لە سەردەمی پێشودا نەبووە یەکێک لە هۆکارەکانی نەمانی هەندێک جۆری گیاندارە یەکێک لە هۆکارەکانی نەمانی هەندێک جۆری ڕوەکە بۆ چونکە ئەوە هێڵی بەرگری یەکەم بووە بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبین ئێمە کە نەماو لە نێوچوو ئەوە گرفتێکی گەورەمان بۆ دروستەکە ئەنجا خوددا
ئەم هەموو بوونەوەری دروست کردووە هەمیشە لە قورئاندا خدا دەفەرمێ متاعا لكم ئەمە بۆ ئێوە ولأنعامكم تەماشاکە متاعا لكم ولأنعامكم یعنی تۆ شتێکە دی بە یەکێک ئەڵێ مە بەس بۆ خۆت کە بە یەکێک ئەڵێ مە بەس بۆ خۆت و چۆن دەڵێ باڵندەکەت تێگەی باڵندەکەشت بەقەدەر خۆت بەشی هەیە لەوێدا یعنی خدا لەم بوونەوەرە مەسئولیەتەکە مەستر بیتن ئەگەر لێ کەواتە لێرەدا خدا دەفەرمێ متاعا پڕە قورئان پڕێتی قورئان لەم ئاەتانی کە دەڵێ متاعا لكم ولأنعامكم ئەم هەموو شتەی لەم بوونەوەرەدا هەیە لە خواردن و خواردنەوە هەر هی ئێوە نییە هی ئێوە و گیانلەبەرەکانتانە ئەوان نەبن هاوسەنگەکە تێک دەچێت بۆیە وئین لەکم فی الأنعام لعبرة ئێمە چۆن عیبرەت لە ئاژەڵ وەردەگرین ژیانیان تەماشا دەکەین پلەی گەرمیان تەماشا دەکەین دەبینین لە گەرمایە چ دەکەن هەر سێری ئەوان کەین لە کاتی گەرما چ دەکەن و لە چۆ دادەنیشتن و لە چۆ دەخەون و شێوازی خەوتنیان چۆنە و هەستانیان چۆنە و حرەکات و هەست و کەوتیان چۆنە لێیان فێر دەبین ینی جەنابێت دەبێتن بێژیت ژیانەوە مەڕێکترەوەکو مرۆڤ بۆ ئەو قسەی ڕاستە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ خدا مرۆڤی دروست کردو خدا گیانلەبەریشی دروست کردو گیانلەبەرەکان لێرە بۆ تەدریب نەهاتوونە یەکسەر چۆلەکەیەک کە لە هێلکە دەردەچێت دەزانێت فەرمانێکی بەجێت کە فەرمانچێ یەکسەر چۆلەکەی بەچکەیەکی چۆلەکە دەزانێت پشیلە دوژمنێتی بزانە ئەسپێک چۆن دەڵێ هێسترێک کە بەچکەکەی دەبێ هەر دەکەوێتە ئەرز پێ دەگرێ ئێمە منداڵ ئێمە تا 2 ساڵ پێ ناگرێ خدا دەڵێ مرۆڤ لێرە پەروەردە دەکرێ بۆ بەهەشت بەڵام گیان لەبەرەکانتان لێرە یەکسەر دێن بە حازری کە دێن بە حازری لە ژیان تێگەشتون دەبێت ئێمە لیان فێر بین جارێکی تر لەبەر ئەوەیە بینی دوو جار ئێمە ئافرەتێکە و ئافرەتێکە ئەمیان چۆ دۆزەخ ئەمیان چۆ بەهەشت ئەمیان چی کرد دەخەلت ئیمرأەتون النار في هرة حبستها یعنی ئازاردانی پشیلەیەک ئەبێتە مای ئەوەی کە کەسێک بچێتە دۆزەخەوە لەوی تریشانە غوفر لئیمرأة مرت بکەلبین یعنی خدا لەو ئافرەتە خۆش بوو کە بە تەنیشتی سەگێکا چوو سێرەکە و سەگە زۆری تینووە هیچ نییە چی بکە هەر بە پێڵاوەکەی هەر بە شتێکی تر لە نێو بیرەکەی ئاوی بۆ دەرهێنا یعنی دۆزەخ بۆ یەکێک و بەهەشت بۆ یەکێک دوو نموزەجت زۆر ڕۆنن کە مرۆڤ مەفایلێ ببین ڕاستە اینجا ئەمەی کە ئێستاکە ئێمە دەمانەوێت چۆن دەڵێ پارێزراوە سروشتیەکان دروستکەین ینی کۆی پارێزراوی سروشتی ناوچەی پارێزراوی سروشتی پێ دەڵێن لە عێراقا 82 42یان لە هەرێمی کوردستانە جا ئەمە چۆن بارزانمان هەیە پیرەمە سروشتی مەبەستە چی ماوسەش ئەوەی کە پێڵێن مەحمیاتی طبیعی یعنی شوێنێک خۆی بەکو سروشتی ئێمە دەبێ بیپارێزین بۆ ئەوەی کە سوودی لێوەربگرین ئاژەڵەکانی و هەموو چۆن دەڵێ ڕووەکەکانی و هەموو ئەمانە دەتوانین سوودی لێوەرگرین و ناوچەیەک بێ پارێزراو بێ مرۆڤ نەتوانێت دەستکاری بکە جا ئێمە ئەمە لە ڕاستیدا لە سەردەمی نوحەوە خدا ئەمەی پێوتوین بە نوح چی فەرموو خدا قل نحمل فيها من كل زوجين اثنين بۆ ئەوەی تەنەوعی ئیحیایی ئەمەی کە پێڵێن فەرەچەشنی گیان لەبەران ئەمەی پێڵێن بایۆدایڤێرستی بۆ ئەوی لە نێو نەچێ لە هەر سنفێک جووتێک هەڵگرا بۆ ئەوەی کە دوای لافاوەکە بمێنێتەوە اینجا لەبەرەوە خدا دەفەرمێ ولا تقتلوا الصيد وأنتم حرم ڕاوکردن لە هەموو کاتێکە جائز نییە کاتی دیاریکراوی خۆی هەیە ئەم ئاوا فأخرجنا به نبات كل شيء ئەمە کە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی هەر کەسێک درەختێک بچێنێ هەر حیوانێک و هەر گیان لەبەرێک لی بخوا سەدەقەیە بۆ ئەو ئەمە کە فەرمووی ئەگەوتیان ئێستا قیامەتە و تۆ چۆن دەڵێ وبيدي أحدكم فەسیلە درەختێک و بڵێ نەمامێکی بەدەستە با بیچێنە با قیامەتیش بێ ئەمانە هەمووی پێمان دەڵێ ڕووەک و گیان لەبەر گرنگی ڕوەکینە مامۆستای بەڕێز زۆر جار جەنابێت تەژی و خەڵکانی دیترژی بەحسا کێشەین ژینگەهی کردە ئەگەر زۆر کورتیش بیت ماوێ دوو خۆلەکاندا بەحس کێشین ژینگەهی بکەین یەکەم شت ئێمە بۆ ئەوەی ژینگە پارێز بین ئەبێ ئەگەداری دووشت بین یەکەم شت ئەبێ ئەگەدار بین ئاشتی بپارێزی شەڕ نەهێڵین لە هیچ دنیا پێمان بکرێ ئێمە تەرەف نەبین لە شەردا هەروەکو خەڵکی کوردستان هەروەکو کردمان ئێمە ئاشتی خوازین بە بەردەوامی ئێمە ئاشتی خوازین بۆ چونکە خدا هو المەلیک القدوس السلام خدا ناوی سەلامە خدا ناوی ئاشتیە لەهم دار السلام بەهەشت چییە بەهەش ناوێکی تری هەیە خدا دەفەرموێ خانەی ئاشتی بەهەش ناوی خانەی ئاشتیە ئیسلام چییە ئودخولوا فی السلم کافە ئیسلام یعنی سەلام ئێمە لەگەڵێکا چۆن قسە بکەین شەڕ بکەین فەقول سەلام عەلەیکم ئەبێ ئێمە سەلام بە یەکتر ببەخشین چۆن بێنە سەر ئەرز لە سەردەمی نوحەوە خدا فەرمووی اهبط بسەلام منا بە سەلامەتی بێنە سەر ئەمەرزە ئەمە خاڵی یەکەمە کە دەبێ هەمومان تەماشای ئەم هەموو ئاەتە بکەین فێری بین ئاشتی و ئاشتی و ئاشتی دوو وعی و
چۆن دەڵێ هۆشیاری هۆشیاری بە بەردەوامی بڵاوکەینەوە چونکە خوددا دەفەرمێ وەجەمع فەئەوعە شەرت نییە خەڵکی ئێمە گوتمان ڕۆشنبیری هەیە زانیاریەکی زۆری کۆ کردوێتەوە جەمەعەکەی کردووە فەئەوعە وعاء ئەبێ لە مێشکمانە بمێنێ هەر کاتێک ئێمە زانیاریمان کۆ کردەوە و لە مێشکی ئێمە مایەوە ئەگۆڕێ بۆ هۆشیاری خاڵی سێم یاسایە خاڵی سێم یاسایە کە خوددا فەرمی ئێمە بۆ پێغەمبەران چیمان لەگەڵ پێغەمبەران نرد و ئەنزەلنا معهم الکتاب والمیزان ئێ باش ئەوە پەیامەکەی ئەوە کتابەکەی لەگەڵ پێغەمبەران هات بەڵام ئەمە بۆ جێبەجێکردنەکەی کەسانێکی سالار و ڕێک و پێک بە قسەی پێغەمبەران دەکەن بەڵام فەرمی وأنزلنا الحديد فيه بأس شديد بۆچی وأنزلنا الحديد فيه بأس شديد هەندێک لە زانایان دەڵێن ئاماژەیە بۆ یاسا ئاشتی هۆشیاری یاسا سێ خاڵی سەرەکین بۆ پاراستنیشین بەڵێ مامۆستای بەڕێز دەستێتت خۆش بۆ پێشکەشکردن هەمووی ڕێنماین جوان و پڕبەها ساخ و سەلامەت بیبەرێ بینەرێن هێژا ڤی ئاوای دینە دومایا vê زنجیرە البەرنامە کوردی زۆر سپاس باوێن بەڕێزکەوە بینەریامە کردبیتن هیڤیامەوە مەشاویت خزمەتێک بچیک پێشکەشی هەوان بەڕێز کردبیتن سەبارەت مژارە پاراستنا ژینگەهێ وەک ئەرکەکێ ئۆلی ساخ و سەلامەت بن خدای مەزنمە و کوردستانەمە و تەوایە مرۆڤاتیەژی بەپارێزیتن